با تەوەری هەندەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوام باز لە سەرمابوونی پێز دەکەین باز لە پیشانی پێز دەکەین لە هەمان کاتدا پێستە تاکەکان چۆن لە وەرزە ساردەکاندا پێستیان بپارێزن لەگەڵەوەدا سەرما تا چەند کاریگەری لە سەر پێستی ئەو تاکەکە هەیە کە بەپێی تەمەنەکان گۆڕانکاری بەسەردا دەکرێت یاخۆدا بێگومان گفتوگۆ زیاتری ئەم بابەت دەکەم ئەویش بە میوانداری دکتۆرە خەندا یوسف کە پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری و شێکڕاستەخۆ لە ستۆدیۆ ئامادە بەیانی باش دکتۆرە بەخێر بێ شوبینەرانی خۆشەویستی باش زۆر سپاس سپاس بۆتەوە ئەم تەوەرمان جەرخان کردووە کە لەگەڵ ڕۆژی ئێستا دۆخی کەشخوای ئێستادا ئەگوترێت باشە سەرمابوونی پێست لە هەمان کاتدا تا چەند سەرما کاریگەری لەسەر پێستی تاکەکە هەیە کەوای لێ دەکات پێستەکەی گۆڕانکاری بەسەردا بکرێت دوو ئەتوانی جایکەینەوە بۆ دوو جۆرە ئەنی بە شێوەیەکی گشتی وەرزی سەرما و زستان چ کاریگەریەکی لەسەر پێست هەیە و بە تایبەتتر ئەم کەش و هەوای ئێستا کە لە خوار ناقص پێنجەوەیە مەجموعەی کاریگەری تری هەیە لەسەر پێست بە ئام لە وەرزی زستانە پێست لەبەر وشک ئەبێتەوە لەبەر ئەوەی لە هەوایە ڕادەی شێکەمە بێتەوە ئەو شلەمەنی خۆمان لە ژێر پێستا هەمانە ون ئەکرێت لەبەر ئەوە زۆربەی کەس تووشی ئەوشک بوونەوەی پێست سووربوونەوەی پێز یان پێسەڵان یان خوران ئەبەیان شتێکی تر هەیە پێوترێ وینتەر ئیچ یعنی خورانی زستانە ئەویش لەبەر ئەوەیە ئێمە هەمومان لێرێکمان هەیە حاجزێکە باریێرە پارێزگاری پێستمان ئەکات هەم ئەو چەورەی کە لەژێر پێستا هەمانە ڕای ئەگرێ و شلەمەنیەکان لەژێر پێستا ئەهێڵێتەوە نایڵێون بێ و ناژێڵێ تەسیراتی دەرەکی زۆر زوو تەسیرماتەکە بەڵام بە زۆری لە زستانە ئەو حاجزەم خەلەلی تێئەکرێ ئەبێتە هۆی وشک بوونەوەی پێست زیاتر هەستیاربوونی پێست و پێست هەڵان و هەروەها خوراندن باشە دەکرێت بڵێن ئەو کاریگەریانەی کە لە وەرزی زستاندا یاخود لە کەشە ساردەکاندا زیاتر بە پێستەوە دەرەکێت بۆ منە زۆر گەبیستی ئەو بین هەر ئەڵێت کە وەرزی پاییزیەت یا خۆزستانێت پێستم بە تەواتی هەمووی هەڵیێت میکاش بە پێستمەوە ناڵەستێ ئەگەر باسێکی ئەمانەشمان بۆ بڵێ بسە بدوایە لەبەر ئەوەی کەوتم ئەو حاجزەی کە هەمانە باش ئیش ناکە کە باش ئیشی نەکرد ئەو خۆمان شێدارکردی تەبیعیمان هەیە لەژێر پێستا یەتە درەوە لەبەر ئەو پێست وشک ئەبێتەوە وەکو نەوعێک لە کڕێژ یان پێست هەڵەیە بۆیە زۆر پێویستە لە وەرزی زستانە ئەو تەسیراتێکی تر بێجگە لە هەواکە بەکارهێنانی ئامێرە گەرمکەرەوەکانە ئەو ئامێرە گەرمکەرەوانە ئەوەی تر ڕادەی شێ کەم بەکەنەوە ئەبێتە هۆی ئەو تێکچوونی ئەو باریێرە و هەروەها دروستبوونی خوراندن و سووربوونەوە. باشە دکتۆرە بەپێی جۆری پێستەکان گۆڕانکاری بەسەردادێت بۆ نمونە پێست تێگەڵێت تیزۆنە ئەمە نۆرماڵە ئەمە چەورە ئەمانە گۆڕانکاری بەسەردادێت هەموو جۆرە پێستەکان گۆڕانکاری بەسەرایەت بە پێستی چەور و بە پێستی هەستیار و بە پێستی وشکیشەوە بەڵام ئەوانەی کە زیاتر تووشی کێشە ئەبن لە وەرزی زستانە ئەوانن کە پێستیان وشکە ئەوانن کە ئۆڕەدی خۆیان ئەگزیمای پێستی وشکیان هەیە یان ئەتۆپیک دەرمەتایسیان هەیە ئەمانە زۆر زیاتر تووشی کێشە ئەبنەوە و زیاتر ئەگزیماکان بەقوەترە بێ لە وەرزی زستانە. باشە هیچ بۆ نمونە خۆپارێزنێکی ئەوانە بەکاری بهێنن بە تایبەت ئەوان تووشی ئەم گۆڕانکاری پێستا بن بۆ زۆر گەبیستیە بین و باز لە هەندێک کرێماتەکەن کاڵێ من شانە بەکاریان خودم ڕۆژانە بەکاریان دەکرێت بڵێن ئەمانە پێشگیریەکەن پێش هەموو شتێک یعنی لە خۆپارێزیەوە دەست پێ بکەین ئەگەر بکرێت ئامێرەکەی پێوترە هیومیدیفایر یعنی ڕادەی شێزیا ئەکا لە ژوورەکانە تا بدرێ زۆر باشتر بە تایبەتی ئەو کەسانی کە کێشەی ئەگزیما و پێستی وشکیان هەیە و ئەوەی ڕادەی شێ تۆزە زیاتر بێ و وشک بوونەوەکەیان کەم بێ ماوەی خۆشتن ئەبێت لە وەرزی زستانە کەم بکرێتەوە حەمام زۆر گەرم نەبێ بە ئاوی گەرم خۆیان نەشۆن بە هیچ جۆرێک نابێت لفکە بەکار بهێنن هەروەها بەکارهێنانی نەرمکەرەوەکان یان ئیمۆلێنت دوای تەڕکردن یان دوای خۆشتن و هەروەها پێویستە تۆزێک دوور بکەونەوە لە بەکارهێنانی جلی خوری ئەو شتانی کە زیاتر ئازێتی پێستەکە ئەیان محاولە بکرێت جلی لۆکە لەبەر بکرێت لە ژێر جلەکانی ترەوە بەنسبەت کرێماتەوە بەڵێ
باشتر وایە ئەو کرێماتانەیان ئەوانی کە خۆیان کێشەیان هەیە لەژێر چاودێری دکتۆرا بەکاری بێنن لەبەر ئەوەی هەر کەس ئەڵە خۆ من کرێمی نرمکەرەوە یان شێدارکەرەوەش بەکارێنم بەڵام سەیرێکی بڕێکی زۆر لە پارافین یان پرفیوم یان بۆنی تایە کە یان ئەلکۆهۆلی تایە کە ئیسفادی لێ ناکە بەڵکو زیاتر زیانی پێگەێنن ئەو جۆرە کرێماتانە کە پێویستە بەکاری بێنن پێویستە سەیری پێکهاتەکانی کرێمەکە بکرێت ئەو پێکهاتانە چین کە زەڕورە تایە بێت بۆ کرێمی شێدارکەرەوە بۆ ئەوانەی کە پێستیان وشکە سیرامایدەکان گلیسرین هایلۆرۆنیک ئەسید سیانەماید ئەمانە پێویستە لە پێک هاتەی کرێمەکانە هەبێیان یوریا بەڕێژەی لە 5 بۆ لە 100دا ئەمە دکتۆرە لە ڕووی ڕوخسارەوە بەڵام بۆ لە ڕووی بە شێوەیەکی گشتی هەموو جەستە ئەم خۆپارێزە باستم لەوەیە بەڵام کاریگەری سەرماکە بوونە لە ڕووی پەلەکانەوە بوونە دەست و قاچەکان کە کاریگەری سەرما بەتەواوەتی ئەیکاتە سەری بۆ نمونە ئەو کاریگەری کە بەتەواوەتی ئەخاتە سەری زۆر جار تووشی سووربوونەوەیەکی زۆرە بێ بەتایبەت لە وەرزە ساردەکاندا وەرزی بەفر و بارانەکاندا سەبەمە دکتۆرەکو ئەو وێنەی کە لە شاشەیە نارتیەوە دەکات بەس ئەم حاڵەتەمان بۆ ئەو کێشەیە پێوترێت فرۆست بایت بە زۆری کاتێک دەرەکەوێت کە دەرەجەی حرارەت ئەکەوێتە ژێر ناقص دووەوە ئەبێتە هۆی هەوکردن و تەسیری ڕاستەوخۆی سەرماکە ئەبێتە هۆی بەستنی پێست و شانەکانی ژێر پێست چەند طبعاً قۆناغێکی هەیە ئەو قۆناغانە لە قۆناغی یەکەمە ئەبێتە هۆی گۆڕینی ڕەنگی پێستەکە بە زۆری لە کوێ ڕوئەیە بە زۆری لەو شوێنانەیە ڕوئەیە کە دانە پۆشراون و بەرکەوتیان هەیە لەگەڵ هەوا ساردەکە وەکو دەست و پەنجە و گوێ بە زۆری لەگەڵ لوت هەروەها قاچیش یەکەم نیشانەی فرۆست بایت واتە بە سەرمابردنی پێست بریتێ لە گۆڕینی ڕەنگی پێستەکە و هەروەها هەڵ ئاوسان و هەنێ جاریش بڵقەکات بەڵام لە دوای ئەمەوە یەکسەر ئەو شوێنە سڕ ئەبێت لەبەر ئەوە زۆر بەیان ئەوانی تووشی فرۆست بایت ئەبن هەستی پێ ناکەن بەرامبەرەکەیان ئاگاداری ئەکەنەوە کە ئەو گۆڕانکاریە لە دەستیانە یان لە گوێیانە دروست بووە لەم ستەیجە پێوترێ فرۆست تیپ ئەگەر لەم ستەیجەیە بوەستێنرێت وەستاندنەکەی چییە؟ گەرمکردنەوەی خێرای پێست ئەوە زیان نە بە پێست نە بە شانەکانی ژێر پێست ناگەیەنێت بەڵام هەنێ جار ئەمە تەتەورەکە بۆ حاڵەتێکی تر پێستەکە زیاتر ڕق ئەبێت پێی ئەوترێ واکسی یعنی بە شێوی مۆمیاکراو دەرەکەوێت و هەروەها بڵقی زۆر گەورەی لێ دروست ئەبێت و ئەگەر لەم ستەیجەیە لەم ستەیجەی کە بڵقی زۆر دروست ئەبێت و ئەبێت بە تەشەمۆی پێستەکە بە زۆری توێژ و بنتوێژی پێستەکە ئەزێتی پێ ئەگا و ئەڕوات بەڵام لەمەش خراپتر ئەوەیە ستەیجی دوای ئەوە کە تەسیرەکاتە سەر خانەکانی ژێر پێست تەسیرەکاتە سەر ئێسک تەسیرەکاتە سەر جومگەکانیش ئەبێتە هۆی ڕقمونی ماسوولکەکان ڕقمونی جوینتەکان لەبەر ئەوەی کە مولولەی خوێن ئەوەی کە خوێن و خۆراک ئەبات بۆ ئەو شانانەی دەست یان قاچ زۆر گرژ ئەبێت و نەخۆراک نە ئۆکسسیژین ناچێت بۆ شانە و کانی پێست و هەروەها ئێسک و ماسوولکەکان لەم حاڵەتەیە بە گانگرین کۆتاییە واتە مردنی هەموو شانە و ماسوولکە و حتا ئێسقانەکەش کە بەداخەوە بە بڕینەوەی ئەو شوێنە کۆتاییەت باش دکتۆرە ئەوانەی کە نەخۆشی درێژخانیان هەیە بەتایبەت ئەوانەی کە شەکریان هەیە زیاتر بۆن لە کەسانی دیکە معڕەزم بۆ توش بوون بە حاڵەت فرۆستبایت هەنێک کەس زۆر زیاتر معڕەزە بۆ حاڵەتی فرۆستبایت ئەویش ئەوانەی کە نەخۆشی شەکریان هەیە بۆ عادەتەن ئەوانی نەخۆشی شەکریان هەیە خۆیان خەلەلێکیان هەیە لە ڕێڕەوی مولولەکانی خوێنیانە و هەروها ئەوانەی کە خۆیان بۆ نمونە کێشەی
قاچەڵ ئاوسانیان هەیە یان کێشەی دەمار و بۆرەکانی خوێنیان لە قاچیانە هەیە، ئەوانەی کە جگەرەکێشن، ئەوانەی کە کحول و درەگە بڵین ئەوانەی کە مدمین لەسەری بەکاری ئەهێنن، ئەمانە زۆر زیاتر معرضن بۆ ئەوەی کە تووشی فرۆستبایت بن. هەروەها ئەوانەی کە مێنتەڵ ئیلنێسیان هەیە، یعنی لە ڕووی زەهنیەوە مێشکیان زۆر باش نییە، ئەبینی مەسەلەن لە هاوینە بە قەمسەڵەوە ئەڕاواتە دەرەوە، بەڵام لەم کەشە ساردەیە بە جلێکی زۆر کەمەوە ئەڕواتە دەرەوە، ئەوانش بە هەمان شێوە معرضن بۆ فرۆستبایت. لەگەڵ دوو ئەکستریمیتی ئەیجەکان، واتە یان مناڵی زۆر بچووک یان ئەوانەی کە زۆر بەساڵات چوون، لەبەر ئەوەی لە مناڵە و لە بەساڵاتچوەکانە ناتوانن کۆر تێمپریچەر واتە ڕێژەی پلەی گەرمی جسمیان بە تەواوەتی ڕابگرن، تووشی حاڵەتێک ئەبن پێی ئەوترێ هایپۆثێرمیا، واتە دەرەجەی حرارەتی لەش کە خۆی پێویستە لە 37 تا ئەبێ بە 35 و زیاتر معرضن بۆ ئەوەی کە تووشی فرۆستبایت بن. باشە دکتۆرە، ئەوانەی کە تووشی ئەم حاڵەتە دەبن ئەم فرۆستبایتە، باش ئەم بڵقە کە لەسەر پێستیدا دروست بۆ هیچ ئازاری هەیە کە دروستە؟ بۆ منە من بەشێکم بینی جیاوازی هەیە، بۆ منە بەشێکی بڵقی لەسەر پێستی دروست دەبێت، بەشێک سوبوونەوە، بەشێک توێژاڵی پێستەکەی لێ بێتەوە. بەڵێ بەپێی قۆناغەکانە، بەڵێ بەپێی قۆناغەکانە. قۆناغی یەکەم شت بۆ دەست پێ ئەکات گۆڕانکاری لە ڕەنگی پێستەکەی ئاڕۆئات. دووهەم هەست بە ئەو شتەکە بە کوردی پێوترێ مێرولە، ینی شوێنەکە وەکو مێرولە بکات و بە ئازارێکی کەم، بەڵام لە دوای ئەمەوە یەکسەر نەبنێز، یعنی شوێنەکە سڕابێ. بەڵام جارێکی تر کە گەرم ئەکرێتەوە اینجا هەز بە ئازار ئەکا و هەروها بڵق دروست ئەبێت. ئەمە ستەیجێکی باشە سەیفە، یعنی ئەتوانرێت لێرە فریا بکەوێت و زەرری زۆر زیاتر نەیە. بەڵام کە ئەگاتە ستەیجی ئەخیر کە مولولەکانی خوێن بە تەواوەتی گرژ ئەبن و خوێن و ئۆکسیجین ناچێت بۆ شانەکان، لەم ستەیجەیە پێستەکە نە حەسی ئازاری ئەمێنێت، نە سەرمای ئەبێ، نە هیچ حەسی بۆ هیچ شتێکی تر نامێنێت. بەڵێ دکتۆر، هەر لەسەر ئەم حاڵەتە مابەستەمانتە نەپەڕی باسی لە چارەسەرەکان بکەین، دوای سەر بە بابەتەکانی دیکە چارەسەرەکان بۆ ئەم حاڵەتە چێ قۆناغات جیازەکە؟ بالضبط بەپێی قۆناغەکان، یعنی هەنێک قۆناغ هەیە کەسەکە خۆی ئەتوانێت یان ئەوەی کە لەگەڵیایەتی مەجموعەی شت هەیە بۆی بکە، هەنێک قۆناغ پێویست ئەکات مراجعەی دکتۆر بکە، هەنێک قۆناغیشی پێویست ئەکات یەکسەر بە ئیمێرجنسی لە خەستەخانە داخڵ بکرێت. پێش ئەوەی باز لە عیلاج بکەین، باشترە باز لە خۆپارێزی بکەین، چی بکەین لەم کەشەیە کە دەرەجەی حرارەت بە تەواوەتیدا ئەبەزێ. بۆ نمونە بینیمان لە 5 ناقص 26 لێرە، یعنی زۆر زیاتر دابەزی و لە دەوروبەری سلەیمانی ناقص 15. لەم حاڵەتەیە پێویستە زیاتر ئەگەر بکرێت لە ماڵەوە بن، نەچنە دەرەوە. ئەگەر ئەوانەی کە مەجبورن و ئیشان هەیە و ئیشەکەشان لە دەرەوەیە، پێویستە جلی تەواو کە پارێزگاریان لێ ئەکا لە بەرکەن. جلەکە چۆن بێت؟ ئەبێت دەستکێش لە دەستکەن، باشترە شەوەیەکی دەستکێش هەیە ئەوەی هەر 4 پەنجەکە پێکەوەی ئەم پەنجەی پێوترێ میتن گڵۆڤ، ئەوە زۆر پارێزگاریان لێ ئەکا لە دەستکێشی عادی، یان ئەگەر هەر دەستکێشی عادیشان هەبوو، دەستکێشێکی تر هەیە ژێرەکەی وا ئەکات کە شێو ئاو نەگات بە پێستەکە. دەستکێش لە دەستپێرێ گۆرەوی لە پێ بکرێ، هەروەها هێرباندیان ئەو کەپانی کە ئەکرێ بەگوێوە ئەم شتانە بەکار بهێنرێت. جلەکان چۆن بێکە لە بەریانە بێ، ئەڵە باشتر وایە کە چەند لێیەرێک چەند تەبقێک جل لەبەر بێت، جلەکانیش فەرەح بێ، بۆ ئەگەر جلی تەسک لەبەر کرێت دیسانەوە سووری خوێن چالاک نابێ، خوێن کەمترە چێ بۆ ئەو شوێنە. بەڵێ بالضبط نابێت گۆرەوی تەسک و پێڵاوی تەسکیش لە پێ بکرێ و جلی تەسکیش لە چەند لێرێک کە لە جلەکان فەرەح بێت، بۆ لەبەر ئەوەی لە بینی ئەو تەبقانی جلە هەوایەک گیر ئەخوا، ئەو هەوایە پارێزەرە بۆت لە سەرما زۆرەکە. باشە، بۆ پەلەکانش بە هەمان شێوە وایە نابێت زۆر تەسبێت بێ کاریگەری تەواو لەسەر. وەکو وتم ئەو جۆرە دەستکێشانە کە دەستکێشێکی زۆر گەورەیە، 4 پەنجەکە پێک و پەنجێکی تر پێوترە میتن گڵۆڤز، ئەم شتانە هەر هەمووی بکرێت و هەروها پێشەوەی بڕۆنە دەرەوە پێویستە بڕێکی زۆر باش، یعنی ئەڵێ هایدریشن باش بێت، لەبەر ئەوەی هەتا ئاوی پێویست بخۆیتەوە تووشی دیهایدریشن و وشک بوونەوە نابیت، کە ئەمەش دیسان کە تووشی وشک بوونەوە بی، تووشی ئەوە ئەبی کە ناتوانانی
پلەی گەرمی لەشی خۆت ڕابگریت و هەروەها بێ خۆراکێکی باش بخوا اینجا بچێتە دەرەوە بۆ ئەوەی کە ئەو ئەنێرجی پێیەتی گەرمەیەکی پێ ببەخشێت و کاتێک لە دەرەوەیە محاولە بکات ئەڵێ زیاتر بجوڵێت وەکو تەمرینێک بیکا بۆ ئەوی گەرمی کاتەوە بەس نەک تەمرینێکی زۆر کە تووشی هیلاکی بکات لە کاتی هیلاکی زۆری شادی ساڵەوە ناتوانین پلەی گەرمی لەشمان ڕابگرین. باشێک بابەتی گرنگی تر هەیە لە سەرپەلەکان ئەمێت باسی لێ بکەین بۆ منە ئەوانەی کە گۆرەیش ئەکەنە پێیان و بەڵام لەگەڵ شەڤاسلین بەکارێن معرەزم بۆ توش بم حاڵەتە؟ یعنی پەیوەندی نییە بەس ئەوانەی کە پەیوەندی نیە بڵێ ئەگەر ڤازلینی لێ با گۆرەی لێ پێکا معرەزم بۆم حاڵەتە بەڵام وەکو وتمان گۆرەوی لە پێ بکرێ و هەنێ جار محاولە بکرێت دوو گۆرەی لێ پێ بکرێت بەڵام تەسک نەبێ و نابێ پێڵاوی تەسکیش بەکار بهێنرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە خەندە یوسف سپاس بۆی کە ڕوونکردنەوە لەسەر ئەم بابەتدا با باز لە جۆرەکانی دیکە یاخود بابەتەکانی دیکە بکەین. بەڵێ چونکە بەس تەنها فرۆزبایت نەفرۆزبایت تەنها کە لە چه حاڵەتێکا ڕوئەیە لەمانەوە لە دەرەوە بۆ ماوەیەکی زۆر کە دەرەجەی حرارەت ناقص 15 بێت و جلی پێویست لەبەر نەکرابێ بەڵام ئەگەر دەرەجەی حرارەت لە خوار ناقص 27ەوە بوو ئەوە بۆی هەیە فرۆزبایت لە ماوەی 30 خولەکە ڕووبات. بەڵام ئەوەی کە زیاتر ئێمە ئەم ڕۆژانە لە کلینیک و لە خەستەخانەش ئەیبینین دوو حاڵەتی ترە یەکێکیان پێی ئەوترێت چڵ بلین یان پیرینیۆ کە هەستیاریە بە سەرما بە تایبەتی لە قاچاڕۆە هەنێجا لە دەستی شووە لە گوێشە سوور ئەبێتەوە لەبەر ئەوەی کە مندولەکانی خوێن تەسک ئەبێتەوە خوێن بە باشی ناچێت هەندێک جاریش مۆر ئەبێتەوە ئەم حاڵەتە خۆی 1 بۆ 3 هەفتە خایەنێت چاک ببێ بەڵام لە هەنێ حاڵەتی تر و کەوەکو باسمان کرد ئەوانەی شەکرەیان هەیە یان ئەوانەی کە خۆیان کێشەی ڕێڕەوی مندولەکانی خوێنیان هەیە لە خاچانە تۆزێک بێت زیاتر ئاگیان لە خۆیان بێت و گەرم ڕای بگرن قاچ و دەستەکانیان. شتێکی زۆر مهم کە بیرم نەچێت باسی کەم کە ئێمە ئەڵێن لە کاتی حاڵەتی فرۆزبایت و لە حاڵەتی چ بلێنیشە ئەو هەستیار بوونە بە سەرما ئەڵێن ڕیوەرمین یعنی گەرم بکرێتەوە مەبەستی گەرمکردنەوەکە بە هیچ جۆرە نابێت دەست یان قاچ یان خۆی بەرتەبەر هەوایەکی گەرمیەکی وشک وەکو گەرمی زۆپا وەکو یان مجەیفە یان هیتەر یعنی لەو حاڵەتانەیە ئەمە یعنی پێتر کۆنترا ئیندیکیتد نابێت بۆ شوێیە گەرم کرێتەوە ئەی گەرمکردنەوەکە چۆنە گەرمکردنەوەکە پێوترێ هۆت تەباد یعنی ئەبێت بچێتە ناو ئاوێکەوە کە دەرەجەی حرارەتی لە بینی 37 بۆ 39 بێت یان دەستەکان بخرێتە ناو ئاوێکی گەرمەوە بۆ شێوەیە ئەبێ گەرم کرێتەوە نەک بدرێتە بەر زۆپا و گەرمیەکی مباشر. باش ئەمە ئەکرێت ڕۆژانە بە ئەم حاڵەتە دووبارە کاتەوە بۆ منە ئاوی گەرم قاچ بۆ وە قاچی بەکار بێت ئەوە تەنها لەو حاڵەتانی کە تووشی ئەو کێشەیە بوون ڕۆژانە نابێت. بەڵێ بالضبط. باشە سێ نمبەر بۆ منە بابەتێکی دیکەیە سەبارەت بە ئەوەی کە دەمچاوشۆرین بۆ منە زۆر بازەوە دەکرێت دەمچاو بە ئاوی سەر بشە بۆ پێست ئیسفادەی هەیە نازانم تووشی هەندێک بابەتی حاڵەتی دیکە نابێت. باشە لە وەرزە ساردەکانیشدا پێویستە دەمچاو بە ئاوی سەر بشۆری یاخۆ زەڕوریەتەکەی بۆ منە لە ڕۆژێکدا چەند جار ئەبێ بەکار بهێنرێت لە ڕاستیە شتن حتا یعنی نەک دەموچاو خۆشتنیش نە بە ئاوی زۆر سارد بکرێت نە بە ئاوی زۆر گەرم هەردووکیان وەکو یەک خراپن بەبێویستە ئاوەکە معتەدل بێت باڵێ چونکە بۆ نمونە ئەگەر زۆر سارد بێت تووشی زیاتر سووربوونەوە هەسیاری پێستەکەی زیاترەکە و شکبوونەوەکەی زیاترەکە بەرەو باشترە ئاوەکە معتەدل بێت شلەتێن بێت. باشە خۆراک تا چەند پەیوەندی بەم بابەتەوە هەیە؟ خۆراک لە هەموو کاتێکا پەیوەندی بە هەموو تەندروستی پێست و تەندروستی ئینسان بە شێوەیەکی گشتی هەیە ئەو خۆراکانی پێویستە لەم کاتەیە بێ خۆراکی بەسوود بێ ئەوەی کە پرۆتین و کانزا و ڤایتامینەکانی زۆرتیایە وەکوتم یعنی ئەوانەی کە ئیشیان لە دەرەوەیە و مەجبورم بڕۆنە دەرەوە لەم کەشە ساردەیە پێویستە خواردنێکی باش بخۆن چونکە وتم ئەو خواردنە ئینەرجیانە تێ گەرمیانەکات
دەکاتەوە زیاتر دوورە بن لەوەی کە تووشی فرۆز باید بن و هەروەها هایدریشن ینی پێویستە لە سێلی تر کەمتر ئاو نەخورێتەوە یاڵە زستانە منچینم نابێ ئاو ناخۆمەوە بەعکسەوە یعنی ئەو خواردنەوە علاقەی بە فەسڵەکانەوە نییە و پێویستە بۆ ئەوەی کە تووشی وشک بوونەوە نەبن وشبوونەوەی پێست ناڵم چونکە هەنێڵێ ئەو بخۆ بۆ ئەوەی پێستت تەڕ بێ بەڕاستی ئەوە وانە بەس وشبوونەوەی لەشەڵم بە شێوەیەکی گشتی بنەمایەکی زانستی بەڵێ باشە هەرچەند خۆشە دکتۆرە ئاماژە و پێکرد بەڵام ئەمێت بۆ منە وردە کاربین بە تایبەت بۆ ئێستا بۆ ئەم فەسڵە ئەگونجێ بۆ منە جارەوە کەشێکی زۆر ساردی لە چەند ڕۆژی ڕابردوو بەفرێکی زۆر باری گەربێت و لەم کەشە ساردا ڕاستە خوب چێتە کەشێکی زۆر گەرمەوە بۆ منە ئەچێتە بەردەم ئامێرە گەرمکەرەوەکان ڕاستە خۆ ئەما تا چەند بۆ منە زیانی هەیە بۆ ئەم کەسە بۆ هەم پەلەکانی پێستی پەلەکان هەم ڕوخسارشی زیانی زۆرە یعنی ئەگەر تووشی ئەو حاڵەتە بوو بێت نابێت بە شێوە ئەو ینی یەکسەر لەو بەستنەوە لە فرۆزینەوە خۆی باتە بەر گەرما وەکو گەرمای زۆپا بێ گەرمای هیتر بێ هەر گەرمکەرەوەیەکی تر بێ یان هەنێ جار ئەڵێن چی ئەڵێن ئەوانەی کە تووشی دەستیان وەکو ئەو حاڵەتە بووە کە ئێستا لە سەر شاشەی NRT بینیمان ئەڵێ سەهۆڵ بێنن ڕەبینی بکەن یعنی لێی بن وانەوە کۆنتراندیکیتە نابێ بە هیچ شێوەیە ئەوە بکرێ نابێ بە هیچ شێوەیە بدرێتە بەر هەوای گەرمی و وشک وتمان گەرمکردنەوە کە بۆ ئەو کەسانی تووشی و حاڵەتە بوون ریوەرمینەکە بەهۆی ئەوە ئەکرێ ینی بخرێتە ئاوێکی شلەتێنەوە و وشک ڕاگیرێت یعنی کاتێک لە دەرەوەی و تەڕە و تووشی ئەو حاڵەتە بووە مهمترین شتەوەیە کە وشک بکرێتەوە و ئەگەر لە قاچیا تووشی فرۆز باید بوو ئەڵێ نابێت ئەگەر گەیشتە حاڵەتە پێشکەوتەکان نابێت لەسەری بڕات و باشترە بخرێتە بلانکێتە کواتە بەتانیەکەەوە بەو شێوەیە گەرم کرێتەوە نەک بە شێوەی کۆنتاکتی مباشر لەگەڵ گەرمکەرەوەکانە. باشە بۆمە بابەتێکی دیک هەیە کە من ینیمە بەستمە وەڵامەکەی بزانم بۆ نەسەبارەت بە پێستی ڕوخسار منەتۆ ئاماژۆ بە سەهۆڵ کرد ئەوانەی سەهۆڵ زۆر بەکارێن بۆ پێستی ڕوخساریان باز لەواکات بۆ کنیلەکانی پێست استفادەی هەیە گەر بێت و لۆرزێکی ساردی وەکو ئەمجارش پێستاش بەکار بێت تا چەند زیانی بۆ کەسەیە یاخود دەکرێت بڵێ هەمیش ئیسفادەیەکی هەیە بۆ پێست نەخێر هیچ ئیسفادەیەکی نییە زیانیشی پێگەێنێت چونکە سەهۆڵ ناکە کونیلەکان دابخرێن بەڕاستی بەڵام دائیمەن ئەڵین بە ئاوی زۆر گەرم و حەمامی زۆر گەرم خوانەشۆن ئەوانەی کە کێشەی کونیدە و چەوری پێستیان هەیە بەس ناڵێن بڕۆ سەهۆڵ بخەرە سەردەم چاو هەندێک جارە بێتە هۆی دروستبوونی زیاتر هەستیاری لە پێستە. باشە بۆ مناکە باز لە پاراستنی پێست لە تشکی خۆر باز لە بەکارهێنانی دژەخۆر دەکەین ئەمڕۆژ کاریگەری سەرما لەسەر پێست دەکرێت دژەخۆر بەکار بێت لە هەموو کات 4 فەسڵەکە زەرورە دژەخۆر بەکاربێنێ بەڵام لە هەموو کات زەرورتر ئەو ڕۆژانەیە کە بەفری تیا ئەبارێت لەبەر ئەوەی تیشکە سەر و بنەوشەیەکان بە ڕێژەیەکی زۆر زیاتر تیشکێنەوە بەرپێست ئەکەوێت بەرەوە ئەگەر هات و هەوریش بوو بارانیش بوو بێت بە دژەخۆر بەکار بهێنرێت لەبەرەوەی تیشکیا سەر و بنەوشەیەکان زۆر زیاترن لە جەوە ساردەکان و بە تایبەتی لە جێی بەفرە. دکتۆرە دوا قسەت یەک حاڵەتی تر هەیە کە زۆر باوە لەم فەسڵەیە ئەوانەی کەوتمان کە خۆیان گەرمەکەنەوە خۆیان ئەنووسێنن بە ئامێرە گەرمکەرەوەکانەوە بە زۆریان پشتیان ئەنووسێنن یان قاچیان یان پەلەکانیان تووشی حاڵەتێکگە بن پێوترێ ئێریتیما ئەب ئەگنی بۆ نمونە لەم هەفتەیە زۆر بینیمانە ئێستا تووشی چی ئەبێت یەکەم جار سووربوونەوەیە بەڵام دوایی لە شێوی پەڵەیەکی قاوەی کۆتاییە وەکو تۆڕێک وایە وەکو شەبەکەیەک وایە لەسەر پشتی بێسکی بێیان ڕانی ئەو شوێنی کە ئەینوسێنە بە ئامێرە گەرمکەرەوەکەوە ئەمە ئەگەر کاتی بێت واز لەو خۆ بێنێت باش ئەبێت و هیچ بڵین ئەسەرێک بەجێ ناهێڵە بەڵام ئەگەر بەردەوام بوو چەند بارە کرایەوە ئەبێت بە شێوەی تۆڕ یان شەبەکەیەکی لێیە کە لە شێوی پەڵەی قاوەیە لەو شوێنەیە دروست ئەبێ و هەروەها زیاتر بێتە هۆی پوکانەوەی پێستەکە و لە هەنێ
حاڵەتی زۆر درێژخایەنە بەداخۆ ئەگۆڕێت بۆ شێرپەنجەی پێست بۆیە پێویستە بە هیچ شێوەیەک ئامێرە گەرمکەرەوەکان کۆنتاکتی زۆر نزیکیان نەبێ لەگەڵمانە. باشە بە ئەم پرسیار بکەم بە کۆتایی پرسیار کە لای هاوڵاتیان لاانەیە جێگای پرسیار بێ و بشیانێ وەڵامەکە بزانن بۆ منە کاتێک کە پێستی دەموچاویان بە تایبەت دەموچاویان تووشی قلیشانە بێ یاخود تووشی هەڵدانە بێت زەیتەکان بەکارێنن تایبەت لە ئێستادا ئەمە بە ضرورەت دادەندرێت. ئەو زەیتانە هیچ سوودێکی نییە و بە نەرمکەرەوە دانانرێ و زۆربیان تووشی کێشە ئەکات لەبەرەوە باشترە نەرمکەرەوە پزیشکیەکان بەکاربهێنرێن تکایە دوورکەونەوە دائیمەن دووبارەیەکەمەوە دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەو زەیتانە بۆ پێست نەکراون ئەوایی کە بۆ پێست حازر کرێت لێ ئەنووسرە بەڵام ئەو زەیتانەی کە بۆ خواردنە زەیتی زەیتونە زەیتی گوێزی هندیە گەرچەکە سوودی نییە و لە زۆربەی حاڵەتەکانە زیانی هەیە باشترە پەنابەر نەبەر نەرمکەر و شێدارکەرەوە پزیشکیەکان. زۆر سپاس بۆ دکتۆرە خەندە یوسف سپۆری نەخۆشیەکانی پێسوجان کرد. زۆر سپاس بۆ ئێشانە هەند سپاس. بچانێ وەرەگرین و پاشان ئەگەڕێنەوە.